يمنبه أما الزياني يمنبه عمر اليساري يمنبه فحزانا من بسيط ما زالنا ومن ما زالنا لنبدأنا يوم الزيانة لنا ولنا وهنا مصيب سيبه مشكلة وبخشانا سبحانه كنت أمدي باشا وش قلتي كنت أنا ما بقول لهم ما تخلونه السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله إما وكو ما مستعياني خلي هاوينا بشي كتان دزقاي نوري حكمة الحمد لله لمدي سيمانقات واني من كل كبركو كيكي بري نسر وانا كان من بريتيب ولواني قرآن واني إنجليزي وعربي وبيرو الحمد لله سپاس بو خواهي گوره فضل منتي بيدين وسپاس بو ما مستعيان يك بيك سپاس بو ما مستعياني بار كنيان تواني أمثال لقل ما نبجدار بن لخوا بزياد بيا كل كمان بطاوتي برويش الريوة ودواكري لقطابيان أما آهنگي كوتاي مانا دواكري لقطابيان لمانكي دبقرين وبولامان لورزي زستانا دەستخۆشی و سوپاسی دەستگای نووری حیکمە بکەین کە بەڕاستی هەڵساون بەم ئەرکە پیرۆزە و بەم ئەرکە جوانە کە کۆمەڵێک قوتابی و مناڵی شاری چەمچەماڵیان کۆ کردوتەوە لەم دەستگایە بە شێوازێکی جوان تربیەتی مسڵمانانەیان پێشکەش ئەکەن و فێر ئەکەن و هەروەها لە پاڵ ئەمەیشە فێری خوێندنەوەی قورئانی پیرۆزیان ئەکەن کە جوانترین و بەڕێزترین و بە پێسترین بەرنامەیە کە کتێبە ئینسان لە خزمەتیا بێ و هەروەها دەستخۆشیش لە مامۆستایانی بەڕێزەکەین و هەروەها دەستخۆشیش لە دایک و باوکانی ئەم قوتابیە چاوگەشانەکەین بە کوڕ و کچانەوە کە مناڵەکانیان لەم خولی هاوینانەدا ناردۆتە بەر خوێندنی قورئانی پیرۆز. ئیبارهەیە منە لە پۆلی چاری من زۆر سپاس لە مامۆستاکان دەکەم و زۆر سپاس بۆ مامۆستا عالیا کە ئەم دەستگای نووری حیکمەیە کردوتەوە بۆ ئەوەی کە فێری وانەکان زۆر سپاسی دەستگای نووری حیکمەکەم لەپی چەمچەم. ئێمە ئەم ساڵ دەرسی عەرەبی و ئینگلیزی و پەیڕە و قورئانمان خوێن بە فەزلی خوای گەورە. ناوی خدای بەخشندە و میهرەبان و قوتابیەکی دەستگای نووری حیکمە بە ناوی سۆما هەردی لە پۆلی شەشەمی لە دەستگای نووری حیکمە چوار بابەتمان هەیە بابەتی ئینگلیزی و عەرەبی و قورئان و پەروەردە زۆر باش و پەرفێکت و هیوادارم هەموو ساڵەکان و قۆناغەکان هەموو قوتابیان ڕوونەرەکەن بۆ فێربوون و زانیاری دەستگای نووری حیکمە هەڵبژێرن. سەرەتا بە ناوی خوای گەورە سپاس و ستایش بۆ خوای گەورە کە ئەم هاوینەمان بە بەرهەمداری تێپەڕی سپاس بۆ نووری حیکمە و ستافەکەیان کە بەردەوام لە هەوڵ و تێکۆشان بوون بۆ ئەوەی ئێمە فێری خوێندنەوەی قورئان و ڕەوشتی جوان بکەن.